سیانزەی خەزەڵوەر دوو گێڕانەوەی دژواز لە یەک بەروەر. سیانزەی خەزەڵوەر لە ساڵنامەی ئێراندا وەک ڕۆژی قوتابی تۆمار کراوە، بەڵام ئەم بەروارە لە هەناوی خۆیدا دوو گێڕانەوەی تەواو دژواز لە خۆ دەگرێت. گێڕانەوەیەکی فەرمی کە کۆماری ئیسلامی بەرەو پێشی دەبات و گێڕانەوەیەکی شۆڕژگێڕانە کە لە ناخی ئەزمموی ژیان و خەباتی جەماوەر و خوێندکارانەوە سەرچاوە دەگرێت. مێژووی دیاریکردنی ئەم ڕۆژە وەک ڕۆژی قوتابی دەگەڕێتەوە بۆ مانگەکانی کۆتایی دەسەڵاتی پەهلەوی، بەڵام سیانزەی خەزەڵوەر لە سەردەمی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بە واتای بۆنەیەکی دیکەش دێت. جیاوازی نێوان ئەم دوو بۆنەیە لە سیانزەی خەزەڵوەردا لە ڕاستیدا جیاوازی نێوان ڕیزی شۆڕش و دژە شۆڕشە لە ئێران. لە ڕۆژی سیانزەی مانگی خەزەڵوەری 1357 و لە سەروبەندی سەرکەوتنی ڕاپەڕینی جەماوەری خەڵکدا ژمارەیەک لە قوتابیان بە ڕەواڵی ئاسایی ئەو دەورانە لە حەساری زانکۆی تاراندا کۆبوونەوە و شان بەشانی خوێندکاران خۆپشاندانیان کرد. هێزەکانی حکوومەت نیزامی دەوڵەتی شەریفی ئیمامی تەقەیان لێکردن و لە ئاکامی ئەو ڕووداوەدا ژمارەیەکی زۆر لە قوتابیان گیانیان لە دەستدا. دەوڵەتی شەریفی ئیمامی کە کوشتاری خوێناوی هەفتەی مانگی خەرمانانی هەمان ساڵی لە مەیدانی ژاڵەی تارانیش لە کارنامەدا بوو، ڕۆژێک دوای کوشتاری قوتابیان لە زانکۆی تاران لەسەر کار لادرا. دوای ڕووداوە خوێناویەکەی سیانزەی خەزەڵوەری ساڵی 1357 ئەم ڕۆژە وەک ڕۆژی قوتابی دیاری کرا. سیانزەی خەزەڵوەر بە پێی گێڕانەوەی دژە شۆڕش. ساڵێک دوای ئەم کارەساتە خوێناویی زانکۆی تاران و هەر لەم ڕۆژەدا لە هەڵمەتێکی ڕێکخراوی حیزبوڵایەکانی لایەنگری خۆمەینیدا باڵوێزخانەی ئامریکا لە تاران داگیر کرا و 52 دیپلۆماتکار و کارمەندی باڵوێزخانەکە بە بارمتە گیران. ڕێخەرانی شانۆگەری فریوکارانەی داگیرکردنی باڵوێزخانەی ئامریکا بەو کارەیان کە نزیکەی ساڵ و نیوێکی خایان باڵوێزخانەی داگیرکراوی ئامریکایان کردە ناوەندی ڕاگەیاندنی سیاسەتە دژە شۆڕشەکانی بەرپرسانی ڕژیم. داگیرکردنی باڵوێزخانەی ئامریکا کە لە بنەڕەتدا بە فەرمانی خۆمەینی ئەنجامدرا لەو ڕووەوە کە ڕۆڵێکی گرنگی هەبوو لە پاشەکشەکردن بە بزوتنەوەی چەپ و ڕادیکاڵەکان و سەرکوتکردنی شۆڕش لەلایەن خۆمەینیەوە بە شۆڕشی دووهەم ناوزەد کرا. بەڵام شۆڕشی دووهەم هیچ شتێک نەبوو جگە لە درێژەی سەرکوتی شۆڕشی ئازادی خوازانەی خەڵکی ئێران بە وەسیلەی کۆنەپەرستی ئیسلامی. دروشمی مەرگ بۆ ئامریکا کە لەو ڕۆژە بەدواوە بە شێوەیەکی بربڵاوتر و ڕاشکاوانەتر لەلایەن حیزبوڵاییەکانەوە دەوترایەوە بوو بە سەرپۆشێک بۆ سەرکوتی هەر چەشنەدەنگێکی نەیار و ناڕازی. لەو ڕۆژە بەدواوە باندەهاندراوەکانی حیزبوڵایی هێرشیان کردە سەر کۆمۆنیستەکان و دەستیان کرد بە خامۆشکردنی هەردەنگێکی ئازادی خوازانە و سێکۆلار و ئازیەت و ئازاریاندان دەست بەسەریان کردن و کوشتیانن. ئەم ڕووداوە سەرەتای سەرکوتی شۆڕشی ئازادی خوازانەی خەڵکی ئێران بوو لەلایەن هێزە کۆنەپەرستانەکانی دەسەڵاتەوە. شۆڕشێک کە ڕژیمیشان نەیتوانی بوو سەرکوتی بکات دوای ڕووداوی داگیرکردنی باڵوێزخانە بە شێوەیەکی دڕندانەتر لەلایەن ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتووەوە بەڕێوە چوو. زۆرێک لە ڕێخەرانی ئەو کاتی داگیرکردنی باڵوێزخانەی ئامریکا دواتر بوونە دامەزرێنەرانی سپای پاسداران و دام و دەستگای ئیتلاعاتیەکانی ڕژیم و ئەشکەنجەگەر و پاسەوانانی زیندانەکان. کۆماری ئیسلامی لە کاتێکدا بە گێڕانەوەی نادروست و چەواشەکاری هەوڵەداد ڕۆژی قوتابی بکات بە ناوی خۆیەوە کە لە ماوەی 47 ساڵی ڕابردوودا بەردەوام بوودجەی پەروەردەی لە پێناو پرۆژەی سەربازی و کۆنەپەرستانەکانیدا کەم کردوتەوە. زانکۆ و قوتابخانەکان لە هەژاریدا نوقم بوون، کوالیتی خوێندنیش بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە. خوێندکارانی کچ لەگەڵ ئاستەنگ و بربەستی بەردەوام بەرەو ڕوو دەبنەوە و زۆر جار لە دەستڕاگەیشتن بە هەندێک لە بوارەکانی خوێندن بێبەش دەکرێن. قوتابخانەکان بوونەتە فەزایەکی ئەمنیەتی. ئەو خوێندکارانەی کە تەنانەت بچووکترین ناڕزایەتیش دەردەبڕن لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکرێت. چاودێری ئەمنی لە قوتابخانەکاندا ناوەندەکانی پەروەردەی کردووە بە ژینگەیەکی پڕ لە خەفەقان. ئەو معلمانەی کە بەهۆی وەدواکەوتنی هەغدەست یان بۆ باشترکردنی بارودۆخی کار ناڕزایەتی دەردەبڕن دەست بەسەر و زیندانی دەکرێن. ئەم ڕژیمە بە مەبەستی گەیشتن بە ئامانج و پرۆژەکانی لە نێو خوێندکارانی ئێراندا بەردەوام هەوڵی داوە بە جێبەجێکردنی بەرنامەی هەڵاواردنی ڕەگەزی لە ناوەندە پەروەردەیەکان بە گۆڕینی ناوەرۆکی کتێبەکانی خوێندن و نەهێشتنی هەندێک وانەی زانستە مرۆیەکان لە زانکۆکان، بە ناردنی ئاخوند و پاستار بۆ قوتابخانەکان، بە پادگانیکردنی قوتابخانە و زانکۆکان و دروستکردنی بربەستی جۆراوجۆری ئەخلاقی گەنجان ناچار بە ملکەجبوون و بێدەنگی و پاسیڤبوون بکات. بەڵام لاوانی ئێران لە زانکۆکان، قوتابخانەکان و دەرەوەی ئەو ناوەندانە بە خەباتی شلگێڕانە و پرجۆش و خرۆشی خۆیان بەردەوام یەکێک بوون لە سەنگەرەکانی خۆراگری لە بەرامبەر کۆنەپەرستی کۆماری ئیسلامیدا.
دراوشاوەترین دیمەنی حوزوری پڕجۆش و خرۆشی قوتابیانمان لە ڕیزەکانی شۆڕشی ژن ژیان ئازادی دابینی. لەم شۆڕشەدا دەیان تازەلاوی خوێندکاری کچ و کوڕ لە بەرامبەر دەسەڵاتی کۆنەپەرستدا سنگیان کردە قەلغان و گیانیان لەدەستدا و سەدان کەسیش بریندار بوون و هەزاران کەسیش زیندانی و ئەشکەنجە کران. وەک بڵێ هەموو ئەم تاوانانە بەس نەبوو بێت بەپێی پلانێکی لە پێشدا داڕێژرا و بە مەبەستی چاوتێرسێنکردنی قوتابیان لە سەدان قوتابخانەی ئێراندا دەستیان کرد بە ژەهراویکردنی خوێندکارانی کچ. بەڵام هیچ کام لەم کردەوە جەنایەتکارانە سەرکەوتوو نەبوون و خۆڕاگری لاوانی ئێران لە بەرامبەر ئەم ڕێو شوێن و مێتۆدەی کە ڕژیمی ئیسلامی دەیەوێت بە زۆر بەسەر خەڵکی ئێرانیدا بسەپێنێت هەروە بەردەوامە. بەدەر لە هەوڵەکانی ڕژیمی ئیسلامی بۆ دەست بەسەرداگرتنی بۆنەی ڕۆژی خوێندکار، سیانزەی خەزەڵوەر بۆ قوتابیان و خوێندکارانی خەباتکار و تێکۆشەر و بیرهێنەرەوەی فیداکاری و گیانبازی ئەو ئازیزانەیە کە لە بەرامبەر هەردوو کۆنەپەرستی ئیسلامی و دەستسەڵتانەتیدا سنگیان کردە قەلغان و شان بەشانی کرێکاران و زەحمەتکێشان لە دژی دەسەڵاتی کۆنەپەرست و لە پێناو ئازادیدا گیانیان فیدا کردووە. سەرەڕای ئەوەی کە کۆماری ئیسلامی بەردەوام هەوڵی داوە تا بە جێگیرکردنی ساڕۆژی داگیرکردنی باڵوێزخانەی ئامریکا ساڕۆژی قوتابی لە یادەوەریەکاندا بسڕێتەوە، بەڵام لە سایەی هەوڵی قوتابیان و خوێندکارانی شۆڕژگێردا ئەم ڕۆژە بەردەوام زیندوو ڕاگیراوە.